ناوەندی حەوت ڕەنگە لە ڕۆژی جیهانی فۆتۆدا سێمین فستیڤالی فۆتۆگرافی لە کوردستان ڕێکدەخات کە فۆتۆگرافەران توانیویانە یاخود ئەتوانن لە بوارەکانی سروشت و ژینگە و کللتور و چەند بابەتێکی تریش فۆتۆکانیان نمایش بکەن. قسە باسی زیاتر دەربارەی ئەم پێشانگایەکەم لەگەڵ زۆر بەڕێز خاتوو گۆنا عومەر فۆتۆگرافەر. بەخێراتی سپاس. لە ساڵی چەندەوە ئەم فستیڤاڵە ڕێک دەخرێت و ئەمە سێهەمین فستیڤاڵە لە 2019 یەکەم فستیڤاڵ بووە ناوەندی حەوڕەنگە هەستاوە بەم کارە جوانە بۆ فۆتۆگرافانی کوردستان. ئەم ساڵیش بە خۆشحاڵیەوانێ هەر لەلایەن ناوەندی حەوڕەنگەوانێ بەشداریمان کردووە و فۆتۆگرافانی کوردستان. بەڵێ تەنها فۆتۆگرافەرانی کوردستان ئەتوانن بەشدار بنیان پارچەکانی تری کوردستان و شارەکانی تری عێراق؟ بڵێ بە خۆشحاڵیەوانێ هەر چوار پارچەی کوردستان بەشداری کردووە و باشوور ڕۆژهەڵات ڕۆژئاوا و باکووری کوردستان واتە بڵین لە ئاستی کوردستانایە. من ئاماژەم پێکرد کە فۆتۆگرافەران لە بوارەکانی سروشت ژینگە کللتور ئەتوانن وژن جگە لەو بابەتانە چەند بابەتی تری تایە خۆی فۆتۆکان کە فۆتۆگرافەران نردویانە خۆیان لیزنی تاقیلی ئاماژەیان پێکردووە لە 5 بابەت پێکاتوە وەکو بڵین سروشتە ژینگێژنە مناڵی سەرشەقامە وە کەلتورە. زۆر باشە. نزیکی چەند فۆتۆگرافەرە بن کە بەشدارن؟ ئەم ساڵ بە خۆشحاڵیەوانێ 130 فۆتۆگرافەر فۆتۆیان نردبوو بۆ فستیڤاڵەکە لەلایەن لیژنەوانێ 68 دانە فۆتۆیان هەڵبژاردووە. زۆر باشە. بەڵێم پێشانگاکە تەنها لە شاری سلێمانی نمایشەکرێت نەخێر ئەم پێشانگایە 4 ڕۆژ لە شاری سلێمانی بەردەوامە بێت و دواتریش ئەبرێتە شاری سنەی ڕۆژهەڵات لەوێش 4 ڕۆژ پێشانگاکە بەردەوامە. زۆر باشە. گۆناخان چەند خانم بەشدارن لە ئەم فستیڤاڵە وەکو بزانیت؟ وڵی وەکو بزانم ئەگەدار نیم بەس ئەگەدارم یعنی چەندین ئافرەتیشی وەکو ژنیشی تایە و یەگەڵ هاوشانی براکانە بەشداریان کردووە. زۆر کەم ئافرەتان ئەبینی لە بە تایبەتی لە پێشانگا با بڵێن فۆتۆگرافیەکاندا بۆچی خانووی کورد زۆر دەستنایەنە ئەم هونەرە با بڵێن؟ بەڵێ بەداخەوانێ لەناو کۆمەڵگەی ئێمە زۆر بربەست هەیە بۆ ژنان کە ڕێگری ئەکرێ بۆ بەراورد بە پیاوان کە هاوشانی براکانیان بڵێن ئیشی کاری فۆتۆگرافی بکەن. بەداخەوانێ زۆر بربەستەیە بۆ ژنان. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی تەنها کۆمەڵگەیە هیچی تر نییە. مەبەست لە ڕێگری بڵێ ڕێگریکو خانم ژنان بە جۆرێک سربەست نین بە تایبەتی تا ئێستا نەخێر تا ئێستاش سربەستی وان نەکراوە بۆ ئافرەت. ئەمە ڕەنگدانەوەی هەیە لە فۆتۆکانە بە ئەکیدی وەکو چۆن بوو نمونە ئێستا وەکو ئافرەتی کە ئێستا تۆ چیتە ناو حەدەسێکەوانێ ڕەنگە لەوانێ ئەو حەدەسەت نتوانرێ ئەو لایەنە بڵێن پیشانی هاوشانی براکانمان با بەس بۆ ژنان باشترێکە کە بچێتە ناو ئەو حەدەسەوانێ یان حەدەسەکە سەبارەت بە کێشەیەکی کۆمەڵەیەکی ئافرەتان بێ ژنان بێت. بڵێ زۆر باشە. ئەگەر باسێک لە فستیڤاڵەکە بکەین بێگومان دەستگای حەوت ڕەنگە ناوەندی حەوت ڕەنگە ئەم پێشانگای ساز کردو و ناوەندی حەوت ڕەنگە یەکێکە لە ناوەندە چالاکەکان کە هەمیشە هەمە ئاهەنگێکی تەواوی هەیە لەگەڵ شێوەکاران و فۆتۆگرافەر و هونەرمەندان کە چەندین چالاکیان بۆ سازەکات. چ لایەنێکی تر ئامادەی خۆی ڕاگەیاندۆک و هاوکاری کردنوک و سپۆنسەرکردنی ئەم پێشانگایە؟ نەخێر بەداخەوانەیە تەنها بنسبەت ئەم فۆتۆگرافراوە نەوانێت کە لەم ناوەندە بەشداریان کردوە تەنها حەوڕەنگە خۆی هەڵساوە بە ئامادەکردن و سەپەرشتیاری ئەم پێشەنگایە دەستخۆشییان لێکەین بە تایبەتی کاک بەختیار سەعید. زۆر باشە. لە کۆتایی با بڵێن پێشانگاکەیە خەڵات دابەشەکرێت؟ بڵێ خەڵاتەکان دابەشەکرێ بە کۆی گشتی هەموو فۆتۆگرافران بەستەن هەرچ بڵین فۆتۆگرافەر بڵین تایبەتترێکە یعنی ئەوە هەڵبژاردی برادرانی لیژنەیە. بڵێ
بەڵێ دادوەرەکان لە کێ پێکاتون وڵی من ئاگاداری دادوەرەکانی بەزەونە من بەشدار وەکو بووی. فۆتۆگرافەرێ بەشداریم کردووە لەو کارانە. زۆر باشە بە چەند فۆتۆ بەشدار بوویت خۆی فۆتۆکان لە سێ فۆتۆ بڵین ئەتوانی بەشداری کە بەس جەماعەتی لیجنە ئەوان خۆیان هەڵێ بژێرن لەو سێ فۆتۆە چەند فۆتۆ یعنی شتەکانی باشتر و ڕنگدانەوەی هەبێ بۆ فۆتۆگرافەرەکە ئەوان خۆیان زیاتر ئاگادارن. بەڵێ تۆ چەند فۆتۆت هەیە لە پێشان من خۆم وەکو ئافرەت بڵین وەکو ژنێ من زیاتر لە بوارەکانی ژن و مناڵە بڵێ بڵین بەشداریم کردووە. زۆر باشە ئەگەر باسێک لە ئەزمموی خۆت بکەیت لە ساڵی چەنەوە دەستت بەم هوەرە کردووە و خۆت ئاماژەت بۆەوە کرد کە وەکو خانمێک ئەمە یەکێکە لە با بڵێن کارە سەختەکان بۆ خانمان ئەی تۆ چۆن دەستت دیاوەتە ئەمە؟ من خۆم سەرەتا لە مناڵیەوە زۆر حەزم لەم کارە بووە دواتریش لە 2011وانێ وەکو مەدانی کاری مەدانیم کردووە دواتریش لە چەندین پێشەنگا بەشداریم کردووە بە خۆشحاڵیەوانێ کە سەرکۆتوو بووم و بوارەکانی منیش یعنی پێویست ناکا بڵێم لە چ بوارێکە زیاتر بەشداریم کردووە هەموو بوارەکان هەر یەک و مانایەکی خۆیە فۆتۆیەک مانای خۆیە بە زیاتر من تعبیرم زیاتر لە سەر ئاستی ژنان و مناڵانە کردووە وەکو ئافرەتێک. باش چ دیمەنێک زۆر سەرنجی تۆ ڕائەکێشێ وەکو خانمێک بۆی کە بێگومان تۆ کاتێک کە فۆتۆیەک ئەگریت و دەستنیشانی زاویەکێکی ئیترە بێتە تابلۆیەک بێتە کارێکی هوەری تەواو. فۆتۆ خۆی توانی بڵین مێژوویەکە بۆ هەموو نەتەوەیەک ناتوانانی بڵێ چ فۆتۆیەک یعنی لەو ویکان شاسترێکە یان ناشاسترێکە فۆتۆ خۆی ئەگە بێتە سەر ڕاستی مێژووە ئەمێنێتەوانێ ڕاستە بێڕۆحە بەسە میشە لە بەردەستمانەیە. وەکو فۆتۆکانیش هەریەکە و کاریگەریەکی خۆی هەیە هەریەکە و دەلالە لە شتێکی خۆیەکە معنایەک و تعبیرێکی خۆی هەیە. هیچ کام لە فۆتۆکانت بەشداری کردووە لە پێشانگە نێودەوڵەتیەکانیان هیچ کۆنتاکتێکت هەیە لەگەڵ دنیای دەرەوە پێشانگا گەورە جیهانیەکان؟ من وەکو خۆم نەخێر بەست وێنەکانیان بینیم و دەستخۆشیشیان لێ کردوم. بڵێ ئەمە یەکێکە پێم وابێ لە کارەکانی تۆ؟ نەخێر ئەمە کاری هاوڕێکانمە لە پێشانگەکە بڵێ بەشداریان کردووە. کاتە کارەکان یەکێکە بڵین لە پێشانگاکان بڵین ئەمە سەبارە بە ژینگێ یعنی سوشت لە ئێستادا کەلتورە لەم دۆخی هەرێمی کوردستانە چه بابەتێک زۆر گرنگە کە فۆتۆگرافەران زیاتر ئەبێت تەرکیزیان لەسەری بێ و ئیشی بۆ بکەن و لە پێشانگا فۆتۆگرافیەکاندا نمایشی بکەن؟ ئەگە بێتە حقیانە ئەو کارە سەتانی کە بەسەر کوردایەت یعنی ئەوانە هەمیشە ئەمێنێتەوانێ ڕاستە هەریەکە وتمامانە و هینێکی خۆی هەیە سروشتێکی جوانی هەیە بەس عادەتەن ئێمە وەکو فۆتۆگرافەرێ ئێمە بتوانین خۆمان نیشان دەی بۆ وڵاتانی دەرەوانێ کە ئێمەش مێژوویەکمان هەیە وەکو گەلی کورد چەندین ناخۆشیمان بەسەرا هاتووە وەکو ساڵەکانی زوو کە ئاوارەبوونمان بینیەوە بە خۆمانەوە یەکێ لەوانە ئاوارەبوونی خۆمان بۆ برا یێزیدیەکانمان کە ئەوانیش دیسانەوانێ ئاوارە بوونەوانێ بەداخەوانێ ئەوانە یعنی تا ئێستا هیچ ئیتیمامێک و هیچ یعنی هینێکیان بۆ نەکراوە. گۆناخان زۆرێک لە هونەرمەندە شێوەکارەکان بڵین خواستیان زیاتر هەیە بۆ کاری فۆتۆگرافی تۆ هیچ کارێکی یان پەیوەندیت بە هونەری شێوەکاریەوە هەیە؟ من وەکو خۆم نەخێر بەس زۆر کات یعنی برادرانی شێوەکار پیان وتموتیانە یعنی ئەم کارانەی تۆشێکی بەڕاستی جێ دەستخۆشیە کارێکی زۆر جوانە کە تۆ هەستایی بەم کارانە مەدانیان وەکو ئافرەتی وەکو ژنێک دەرچویت. لەگەڵ سوشال میدیا بینیت چۆنە هیچ پیج و ئەکاونتێکت هەیە و وێنە و کارەکانە لێوە بڵاوەکەیت؟ بڵێ پێجی خۆمم هەیە بە ناوی هەر گۆناعومەرەوەیە. ئێستا لە هەموو دنیاە و کاری شێوەکارەکان کە هەمیشە با بڵێن تابلۆیەکە نەخشێنن نرخێکی لەسەردانن کاری فۆتۆگرافی ئەتوانێت ئەم مامەڵەی پێوە بکرێت؟ لەناو کۆمەڵگەی من نەخێر یعنی تا ئێستا هیچ تابلۆکی خۆمان تابلۆی شێوەکارەکان نافرۆشترێت اینجاوە بێگومان ئێتر بەداخەوانی ینی ئەبوایە ئەوی تیمامی پێبێرایە چکم ئێمەش بەڕاستی هیچ هینێ جیاوازیەکمان نییە گەڵ ئەوانەی وڵاتانی دەرەوانێ. بەڵێ ئەگەر باسێک لەو ئامێر و لەو کامێرای بکەین کە بەکارهێنی کامێراکەت چییە و تایبەتمەندیەکانی ئەو باڵی ئامێرە لە ئامێرێکی تر؟ خۆی کامێرە عادەتەن کە تۆ دەرەچی وەکو فۆتۆگرافەرێ بێ
ئەو کاتی کە بۆ ئەو کارە ئەچی بزانی کە یعنی ئەو شتە بۆچی بەکارێت ئەو کامێرە بۆ چ مەودایە بەکارێت ئەبێ پێی ئەو شوێنە ئەتوانی کامێرەکە و دەستکاری کەیت و بیگۆڕیت. زۆر باشە. بەشێکی زۆر لە فۆتۆگرافەران بەشدارە بن ئەگەر خۆشیان لە پێشانگا شێوەکاریە پێشانگا فۆتۆگرافێک گەورەکانە ئامادە نەبن تابلۆکانیان یاخود باڵین فۆتۆکانیان ئەنێرن فۆتۆکانیان ئامادە ئەبێ بە تایبەتیش لەو با بڵێن پێشانگا فۆتۆگرافێک گەورانی کە زیاتر بابەتەکانیان گزارش لە ئەو نەهامەتی و کارە ساتانەیە کە بەسەر گەلی کووردە هاتوون. تۆ وەکو خانمێک هیچ ئامادەیت هەبووە لەو؟ بەڵێ بێگومان من لە 2014 وەکو ژن یەکەم ناڵێم وەکو یەکەم ژن بم چون بۆ ئاوارەکانی شەنگال زۆر ناڕەحەت و زۆر ستەم بوو بەڕاستی زۆر یعنی کاریگەر بوو کە ئێمە وەکو ئافرژنێ چوینە نا ئەو کەمپەوانێ. بەڵێ پلانی داهاتووتری خۆت وەکو خانمێک؟ بڵێ ئیشڵە هەر بەردەوامە بم و هیوادارم خوشکانمان ژنانمان ئەوانی شاوشانی براکانمان هەستم بم کارە بەڕاستی کارێکی زۆر جوان و زۆر پیرۆزە چکم من ئەڵێم ئەمە فۆتۆ وەکو مێژوویەک وایە ئەمێنێتەوانێ بۆ نەوەکانی داهاتوومان. بەڵێ ئەتوانی بزانی تا ئێستا چەند فۆتۆت هەیە؟ وڵی بە بژاردن ناتوانێت بەڕاستی چکم ناڵێم زۆرە ئەوە ئەرشیفێکە یعنی دامناوە بۆکو ئەو ئەرشیفە لەکوێ پاراستووە لە ئەکاونتە تایبەتیەکانی لای خۆمە هەر لای خۆمە ئەتوانێت بۆ نمونە کەسێک ئەتوانێت سەردانی بکە و کارەکانی تۆ ببینێ؟ ئەتوانێت بە خۆشحاڵی ئەوانێ زۆر ئاساییە. دەستەکانت خۆش زۆر سپاسەکەم. زۆر سپاس زۆر مامنە زۆر سپاس بۆ بەرنامەکەتانەکەم دەست و چاوتان خۆش بێت. زۆر بەڕێزی زۆر سپاس.